ئاربیجیەک بەرەو بۆری مەسبحەکە کەوتەوە مەسبحەکە چاکمان کردو بۆی تێستیکەین ئاربیجی بەرکەوتو و ئاوەکە هەمووی هاتۆتە خوارەوە ئاوەکەشی کەم نییە 750 متر مکعبە وەڵای زیانەکان یعنی ئەوەی کە من لە پێشە باسمە کرد تەسەوڕمە کرد بە زواجیەکە زەرەری هێنابێ کە لەسەروی 3 ملیۆن دۆلارەوەیە بەڵام ئێستا کە چوینە ناو بیناکە وردە وردەشمان بۆ دەرەکەوێ مەسعودەکانمان زۆر زەرێری کردووە چکە ئاربیجیەک بەرەو بۆری مەسبحەکە کەوتەوە مەسبحەکە چاکمان کردو بۆی تێستیکەین ئاربیجی بەرکەوتو و ئاوەکە هەمووی هاتۆتە خوارەوە ئاوەکەشی کەم نییە 750 متر مکعبە بەسەر مەسعود و شتەکانە اینجا فیشێکێکی زۆر بەر تەبرید مرکزیەکان کەوتۆ لە ناوە بۆریەکانی هەمووی تەقیوە بۆری مەجاری بۆری ئاو ئەمە چۆن و کەی و بە چەند چاکرێتەوە بەخوا ئەوە مەگەر هەندەسە و ئەو شتانە خەمڵە نێبزانین چۆ بەچی چاکە بێتەوە بەڵام زیانەکان زۆر گەورن تەسەوڕەکەی بە 5 ملیۆن دۆلار زیانەکان خەمڵێنرێ لای تۆ واللهی کەمتر نییە ینی تەسەورەکەم دقە بە دقە زیانەکان گەورە بێ یعنی خۆی زیانەکە تازە ڕوویاوە بەڵام لە بەرچاوی منە کاچمە ژوورەوە دقە بە دەقەشتی تازەم بۆ دەرەکەوێ سیستەمی حەریق و سیستەمی ئاو و مەجاری و کارەبا و